سڵاوتان لەبێ. سەلەبیانی ئەمڕۆ زنجیرەیەک تەقینەوە ناحەیەکیان لە پارێزگای دیالەکردە ئامانج و بەهۆیەوە 10 کەس کوژران و 30 کەسی تریش بریندار بوون. سەرچاوێکی ئەمنی بە سۆمرە نیوزی ڕاگەیان ئەو زنجیرە تەقینەوەیە بازاری سەوزەفرۆشانی لە ناحەیەی جەدید دشاڵکردە ئامانج و بەهۆیەوە 10 کەس کوژران و 30 کەسی تریش بریندار بوون. عادل مراد سەرۆکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەلایەنەوە ڕایگەیان کە بەلایەنەوە سیر نییە کە کورسی ئەنجومەنی بەغدایان لەدەستداوە بۆ پارتی. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە پارتی لە شەڕی بردنەوەی کورسیدا لەوان زیرەکترن. عەبدوڵڵا ئاجێل یاوەر ئەمینداری گشتی بزوتنەوەی داد و چاکسازی ڕایگەیان کۆبنەوەکەی نێوان نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراق و مەسعود بازرگانی سەرۆکگەرێمی کوردستان مەترسیە بۆ سەر پارێزگای نێنەوە. یاوەر لە بەیاننامەیەک داوتی کۆبنەوەی دوای نێوان بارزانی و مالکی مەترسی و هەڕەشەیە بۆ سەر یەکریزی نێنەوە و سامان و خاکەکەی. سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە نووسراوی فەرمی داوای زانیاری لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان دەکات لەبارەی دەنگۆی زیادبوونی ژمارەی دانیشتوان لە هەردوو پارێزگای هەولێر و دهۆک. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیان وەزارەتەکەیان بۆ مانگی تەمموز نرخی هەناردەکردنی نەوتی بە وڵاتانی ئاسیا بە بەڕی 35 سنت داشکاندووە لە کاتێکدا نرخی نەوتی هەناردەکراوی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا زیاد کردووە. وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ئاماژەی بۆدا لە ئێستادا عێراق بەرمیلێک نەوت بە 50 سنت کەمتر بە وڵاتانی ئاسیا دەفرۆشێت بەراورد بە نرخی نەوتی خاوی عۆمان و دوبەی. ساڵحەدین دەمیرتاش سەرۆکی گشتی بەدەپا لە سەردانێکیدا بۆ خێوەتی چارەسەری لە شاری دێرسیم ڕایگەیان کە کێشە لە کشانەوەی گریلادا نییە بەڵکو لە مێشکی ئەنقەرەدایە و ئاماژەی بۆشدا تا مێشکی ئەنقەرە نەگۆڕێت پرسی کورد چارەسەر نابێت. ئاژانسی فرات نیوزی نزیک لە پەکەکە بڵاوی کردەوە کە لە ناوچەی باسانی سەر بە شەڕناخ ئێوارەی دوێنێ ژمارەیەکی زۆر سەرباز ڕەوانەی ناوچە شاخەوەکان کراون. بە گوێرەی هەواڵەکە ژمارەیەکی زۆر سەرباز و کەرەستەی سەربازی ڕەوانەی قەدڤاڵ و چیاکانی نێوان شارۆچکەی قەسریک و ناوچەی باسانی شەڕناخ کراون و ئەوەش وەک ئامادەکاریەک بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی لەلایەن سوپای تورکیاوە. لە بەرامبەر ڕەتکردەوەی داواکاریەکانی بۆ هەرچی زووە کۆتایهێنان بە خۆپیشاندانەکان پارتی داد و گەشەپێدانی تورکیا ڕەتی کردەوە هەڵبژاردننی پێشوەخت لە تورکیادا ئەنجام بدرێت. حسێن چیلیک جێگیری ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی پارتی داد و گەشەپێدان ڕایگەیان هەڵبژاردنە ناوخۆیی و سەرۆکاتیەکەی تورکیا لە کاتە دیاریکراوەکانی خۆیاندا لە ساڵی داهاتوودا بەڕێوە دەچن. هەڵبژاردننی پەرلەمانیش لە ساڵی 2015دا بەڕێوە دەچێت. سەرکردەیەکی هاوپەیمانی نیشتیمانی شیعی دەسەڵاتدار لە عێراق ڕایگەیان عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکان لە عێراق داوای لە حەسەن نەسڕوڵڵا ڕابەری حیزبوڵڵای لوبنانی کردووە بەپەلا هێزەکانی لە خاکی سووریا بکشێنێتەوە. سەرۆکی ئەنجومەنی ئیتلافی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا بە وەکالەت ڕایگەیاند ئەوەی کە ئێستا لە سووریادا ڕوودەدات داخستنی دەرگاکانە بە تەواوی لە بەردەم هەر هەوڵێک بۆ کۆتایهێنان بە قەیرانی سووریا. شاد و بەختەوەر بن.